لە کاتێکدا ڕۆژهەڵاتی ناوڕاست بە چالاکێکی بەهێزەوە بۆ بەرهێنان لە بواری وزە و بەهێزکردنی ئابووریدا گەڕاوەتەوە، هەرێمی کوردستانیش خۆی لە ڕیزبەندی یەکەم لە بواری وزەدا دەبینێتەوە. ئەنجامدانی گرێبەستێکی 110 ملیارد دۆلاری لەگەڵ دوو کۆمپانیای بەهێزی ئەمریکی لە بواری وزەدا هەرێمی کوردستان بە تەواوەتی دەباتە قۆناغێکی نوێوە لەگەڵ کاربەدەستان و بڕیاربەدەستانی ئەمریکا. جارێکی تر هەرێمی کوردستان گەشە و پەرەی زیاتر بە ئابووری وڵات دەدا. کەسی یەکەمی حکومەتی هەرێمی کوردستان بەڵێنی ئەوەی داوە کە لە 4 ساڵی ئایندەدا هەرێمی کوردستان ئایندەیەکی گەشی هەبێ و جۆرێک لە دڵنیایی لە بواری وزە و کەرتی پیشەسازی بۆ هەرێمی کوردستان بێنێتە ئاراوە. ورد و درشتی گرێبەستەکە و کاریگەریەکانی چین ئەم گرێبەستە سەدان هەزار هەلیکار دەڕەخسێنێت. چۆن دەتوانێت سوود لەم گرێبەستە وەربگیرێت؟ چونکە بەبێ لێدوانی سەرچاوەکان بێت ئەم گرێبەستە تەنها سوودی بۆ هەرێمی کوردستان نییە، بەڵکو لە ئایندەشدا بۆ عێراق و دواتر هەناردەکردنی بۆ وڵاتانی دراوسێ و ناوچەکەیە. مەبەستی من و هاوکارانمە لەم بەرنامەیەدا بە دوواداچوون بۆ ئەم بابەتە بکەین. سەرۆک وەزیران مەسرور بارزانی لە دوایین سەردانی بۆ واشنتنی پایتەختی زلهێزترین وڵاتی جیهان نزیکەی 20 دیدار و کۆبوونەوەی گرنگی هەبوو کە گرنگترینیان کۆبوونەوە بوو لەگەڵ وەزیرانی دەرەوە و ناوخۆ وزە و ئاسایشی ناوخۆی ئەمریکا بوو. لەم سەردانە گەورەترین گرێبەستی وزە لە نێوان حکومەتی هەرێمی کوردستان و کۆمپانیا ئەمریکەکان واژۆ کرا. ئێستا کاتی ئەوەیە کە ئێمە بەیەکەوە بتوانین کارێک بکەین زیاتر ئاشتی و ژانەوەی ئابووری لە وڵاتەکەمان لە بەرژەوەندی خەڵکی هەرێمی کوردستان هەموو عێراقدا و ئەو کۆمپانیانەی کە دێن هاوکاریشمانن لەو ئاستەوەدا کار بکەین. بەهای گرێبەستەکانی حکومەتی هەرێمی کوردستان و کۆمپانیا ئەمریکەکان 110 ملیارد دۆلار بوو. لە مێژووی ئابووری هەرێمی کوردستان یەکەم جارە گرێبەستێکی هێندە مەزن ئەنجام بدرێ. لێرە بەداتا و گرافیک وردەکاری گرێبەستەکان و سوودەکانی دەخەینە ڕوو. حکومەتی هەرێمی کوردستان لەگەڵ دوو کۆمپانیای ئەمریکی دوو گرێبەستی مێژووی ئەنجامدا. یەکەم گرێبەست لەگەڵ کۆمپانیای وێسترن زاگرۆس بوو کە بە گوێرەی گرێبەستەکە کۆمپانیەکە لە هەردوو کێڵگەی تۆپخانە و کوردەمیر کە لە سنووری ئیدارەی سربەخۆی گەرمیان کاری پەرەپێدان بۆ کێڵگەکان دەکات. ئەم دوو کێڵگەیە بەیەکەوە خاوەنی 5 تریلیۆن پێسێجا گازی سروشتین و یەدەگی نەوتی هەردوو کێڵگەش بە 900 ملیۆن بەرمیل نەوت دەخەملێنرێت. بەهای گرێبەستەکەی حکومەتی هەرێمی کوردستان و کۆمپانیای وێسترن زاگرۆس 70 ملیارد دۆلارە و جۆری گرێبەستەکەش گرێبەستی پەرەپێدانە کە لانی کەم بۆ ماوەی 25 ساڵ بەردەوام دەبێت. لەلایەکی دیکەوە حکومەتی هەرێمی کوردستان گرێبەستێکی دیکەی لەگەڵ کۆمپانیای HKN ئێنەرجی واژۆ کرد لە کێڵگەی میران لە سنووری پارێزگای سلەیمانی. یەدەگی گازی سروشتی ئەو کێڵگەیە زیاتر لە 8 تریلیۆن پێسێجایە. بەهای گرێبەستەکەش 40 ملیارد دۆلاری ئەمریکا. گرێبەستەکەش لە جۆری پەرەپێدانە و بۆ ماوەی 25 ساڵە. ئامانجی حکومەتی هەرێمی کوردستان لە ئەنجامدانی ئەو دوو گرێبەستە مێژوویە دابینکردنی سوتەمەنیە بۆ وێزگەکانی کارەبا و دابینکردنی کارەبای 24 کاتژمێریە بۆ ملیۆنان هاوڵاتی و دابینکردنی گازی ماڵان بۆ ملیۆنان هاوڵاتی و هاوکاریکردنی عێراقا لە پەرەپێدانی کارەبا و بەهێزکردنی ژێرخانی وزە و پاراستنی کیانی هەرێمی کوردستان. لە دوای ئەنجامدانی ئەو دوو گرێبەستەش وەزارەتی دەرەوەی ئەمریکا زیاتر لە جارێک پشتیوانی خۆی بۆ گرێبەستەکانی حکومەتی هەرێمی کوردستان و
کۆمپانیا ئەمریکیەکان دەربڕی. ئەنجامدانی گرێبەستێکی لەو شێوەیە لە نێوان هەرێمی کوردستان و وڵاتی ئەمریکا کاردانەوەی نێوخۆی نێودەوڵەتی بە تایبەتی لە ڕووی میدیاییەوە لێبۆتەوە کە ئەم ئەنجامدانی گرێبەستە بۆ هەرێمی کوردستان دەبێتە جۆرێک لە دڵنیایی سەقامگیری بە تایبەتی لە بواری وزەدا، چونکە ئەمریکا بە تەواوەتی سەپۆر یاخود پشتیوانی هەرێمی کوردستان دەکات. ئەمە نەک بۆ هەرێمی کوردستان بەڵکو بۆ تەواوی عێراق. بەشێکی زۆر لە میدیانی و دەوڵەتەکان بازدەوە دەکەن ئەنجامدانی ئەم گرێبەستە کاردانەوەی جیهانی لێ دەبێتەوە، چونکە هەرێمی کوردستان یەدەگی گازی سروشتی هێندە زۆرە دەتوانێت نەک بۆ ناوخۆ بەڵکو بۆ تەواوی عێراق و لە ساڵانی ئایندەشدا هەناردەی بکات و لە هەمان کاتیشدا ئەمە دەبێتەوە جارێکی تر سەقامگیریەکی تر لە ڕووی ئارامیەوە، چونکە هەرێمی کوردستان بەوە ناوزەند دەکرێت کە لەسەر ئاستی ڕۆژهەڵاتی ناوڕاست هەرێمێکی تاقانەیە لە ڕووی ئارامی بازرگانی و بەرهێنان. بۆیە بە ئەنجامدانی ئەم گرێبەستە و لە ساڵانی داهاتوو کە بە تەواوەتی کاردانەوەکانی دروست دەبێتە جۆرێکی سەقامگیری ئابووری لە هەمان کاتیشدا پاڵپشتیەکە بۆ ژێرخانی ئابووری لە هەرێمی کوردستاندا. شارەزایانی ئابووری ئەنجامدانی ئەو ڕێکەوتنە بە هەنگاوێکی زۆر گرنگ بۆ بەهێزکردنی ژێرخانی وزەی هەرێمی کوردستان دەبین و دەڵێن هەنگاوەکانی سەرۆکوەزیران هەرێمی کوردستان دەباتە قۆناغێکی نوێ و کاریگەر. سەردانە سەرۆک وەزیران مەسرور بارزانی شاندی حکومەتە هەرێما کوردستان بۆ ئەمریکا و ئیمزاکردنا هەندێک کۆنتراکت و گرێبەستên ئابووری دیگەل کۆمپانیên ئەمریکی 5 قازانجێت باشین ئابووری بۆ هەرێما کوردستانەیە کرد. یایەکی ئەوە کو ئەو کۆمپانیێت ئەمریکی دهێن سەربۆرە خۆیان سەرکەفتی و پێشکەفتی لە هەرێما کوردستانی خنەت بیاوێ و بەرهێنانێدا مفاوەرگرتنا ڕاستەوڕاستە کۆمپانیên ئەمریکی gelek tişekê baş e. Ya duê ew e divê qonaqê de heker kۆمپانیên ئەمریکی bihên welatekî Amerîka piştevana herêma Kurdistanê bîtin ev ê dibîte hokar ku kۆمپانiyê diyên Amerîkî biyavên cuda cuda da hem yên pîşesazî hem yên kiştokalî hem yên geştogozar hem yên babetên xizmetgozarî û jîriya destgird û teknolojiyayê ew jî bihên herêma Kurdistanê ve qazancê duê ye. Mifayîsî ew e heker hat welatekî wekî Amerîka bêt we berhênanê li herêma Kurdistanê biketin êdî rêxweşkere ev welatên dî ev ê ترسێکی دوودلیەکەی ڕفتارە ڕاستەوڕاست دیار حکومەتە هەرێما کوردستانê ew biyave dêj ew qeyda dêşkêtin êdî dê biwajek piştgermî çêbîtin ew jî bên we berhênanê bikin wekî kompanyên xelîcî kendavî yên Ewropî yên Çînî yên Asyawî heta dimahiyê. Qazanca çarê ew e dilniyayê dete wa kompanya evê nav herêma Kurdistanê da ku hindeka ji wan niyaza dudiliyê hebû taybet piştî givaşnê dê dimahiyê hikûmeta Iraqa Federal ser herêma Kurdistanê ku li pêgorekî biyariyên yan paşgez bibin yan vegerne ve ne ew dêmînin û bihayê piştê wa yan jî qîmeta soqiya bazarê wa dêt nav herêma Kurdistanê da گرانتر لێتن و ڕەنگە ئێدی پێگەی خۆخۆرتر لێ بکەن پڕیا دەرگی هەرێما کوردستانê و بەرهێنانی خواردن ڕاستە عێراقیشدا بکەن و یاش هەمیە گرنگتر یا پێنجی ئەوە کو هەر دەمێ بەرژەوەندیت بلندێت وڵاتێکی ئەمریکا تایبەت بەرژەوەندیت ئابووری بەرژەوەندی دارێکەتن هەرێما کوردستانێدا ئێدی بۆ هیچ لایەکی نینە گواشتن و دەستدرێژیە فشارێ و مەترسی بختە سەر بەرژەوەندیت هەرێما کوردستانê. ئەمە دەرفەتێکی گونجاوە دایمان تەوقیت بۆ گرێبەست زۆر گرنگە. ئەمڕۆ زۆر جۆمان لەوە دەبێت ئەم بابەتە دەستوریان دەستوری نییە. گریمان حکوومەتی عێراق و بەرپرسانی عێراق و وەزارەتی نەوت لەوەدا ڕاست دەکەن کە دەبێ بە هەمانگی لەگەڵ ئەوانە هەموو پرۆسە نەوتیەکانی دارە برێت. بەڵام هەر دوێنێ ئەوان کۆمپانیای بریتیش پێترۆلۆمیان هێناوە بۆ کەرکووک لە کاتێکە کەرکووک ناوچە دابڕاوەکانە پێی مادەی 140 لەبێ بەیەکەوە ئیدارە بدرێت لەگەڵ هەرێمی کوردستانە ئەوان هیچ پرس و ڕایەکیان بە هەرێمی کوردستان نەکردەوە کە کۆمپانیای بریتیان هێناوە بۆ تەواوی پرۆسە نەوتیەکانی کەرکووکیان ڕادەست کردووە. لەبەرەوە من پێم وایە ئەوەی کە حکوومەتی عێراقی لێ لە ڕوانگەی هێزەوە ئەیڵێ نەک لە ڕوانگەی دەستورەوە هەرێمی کوردستان ئەمڕۆ هێزی دیبلۆماسی خۆی بەدەستێناوە لە ڕوانگەی و پێشوازیەی کە
ئیدارەی ئەمریکا لە گازی سروشتی هەرێمی کوردستانی کردەوە بەڵام هەرێمی کوردستان پێویستی بەوەیە موسەساتی نەوتوغاز مۆساتی کەرتی وزە زیاتر سەر پێ بخات ئەم سێکتەرانە پێویستیان بە لێکۆڵینەوەی زانستی بەهێز پێویستیان بە کاراکتەری بەهێزەیە پێویستیان بە ناوەندی بیرکردنەوەی بەهێزێ ئەمە یەک دوو پێویستیان بە ئیندستریالیزیشن کەرتی پیشەسازی بە پیشەسازیکردنی سێکتەری وزەی هەرێمی کوردستانەیە بۆی بگونجێ لەگەڵ ئەو ڕەوتە جیانەیە کە ئێستا بەڕێوەیە. گرنگیاوی هم رهندگی و برهنان تداهی دیپتر به تهاندر کمپانی بیانی بین و برهنان الهرم کردستان بکنه و بارودوخ آبوری برای باشتر و بشت رهندگی دی آبوری گرنگ با هرم کردستان هیکو هرم کردستان زیادتر رولی ویده پهز بتوکی یاری کرده که بهست دبواری و زیدال دوری و سر آستی جهانی وشلایی که دی وشلای آبوری نافقوه نکده حکمت هرم کردستان پروژه کل برک و پروژه روناکی یه گریده کاره به زوربی بجین وزگین بر همینانا کاره بیل هر ما کردستان و العراق او وزگین ینکوب غازا سرشتی کات کن و نکده او امکانیات بر همینانا غازیت مهین تونه امشین تقریبا نیوه کجوان وزگهاب دینه شولی اف و برهنانه اف پروژه ده بتا هوی وی چنده گدهات یکی نزیک دا هرم بشیتن همی وزگهت خوب ده شولی در انجام مفادجه تورگتن وک دامین کردن کاره به شیوه که باشتر دامین کردن غازامالان دامین کردن دهات که باشتر بو حکمت هرمی گلوی چنده بحیث کردن موقفی آن بجین شیان حکمت هرمی برانبر حکومت فدرال هەرێمی کوردستان خاوەن یەدەگێکی زەبەلاحی گازی سروشتیە لێرە بە گرافیک و داتا یەدەگی گازی سروشتی و کۆمپانیا کارکەرەکانی ئەو وارە دەخەینە ڕوو. لەگەڵ ئەنجامدانی ئەم گرێبەستە گرنگە لە نێوان هەرێمی کوردستان و ئەمریکا لە بواری وزە هەرێمی کوردستان بە تەواوەتی دەباتە قۆناغێکی نوێ. دەمەوێت باس بکەم بزانم هەرێمی کوردستان لە ڕووی گازی سروشتیەوە تا چەند دەوڵەمەندە کە دەوترێت لەسەر نەخشەی وزەی جیهان چۆن دەڵی هەژمار دەکرێت وەکو پێویستێکی لە هاتووە هەرێمی کوردستان بەهۆی ئەو یەدەگە زۆرە ئەو جۆرە باشەی گازەی کە هەیەی لە هەرێمی کوردستان هەیەی بە شێوەیەکی گشتی گازی سروشتی لە هەرێمی کوردستان چۆنە و لە ساڵی چەند وەبەرهێنان کراوە ئەگەر تەماشاکەین لە ساڵی 2007 لە 10 کێڵگە وەبەرهێنان کرا بەڵام لە چواریانە بە تەواوەتی وەبەرهێنان ئەنجام درا چونکە هەندێکی بەوەی سەختی ناوچەکەیەوە نەتوانراوە وەبەرهێنانی تێدا ئەنجام بدرێت هەرێمی کوردستان ناوچێکی دەوڵەمەندە بە گازی سروشتی بە جۆرێک یەدەگی گازی سروشتی لە هەرێمی کوردستان 5.7 تریلیۆن مەتر سێجایە کە دەکاتە 100 یەدەگی گازی جیهان واتە لە ئایندەدا هەرێمی کوردستان دەبێتە پێویستیەک نەک بۆ ناوخۆ و عێراق بەڵکو بە وڵاتانی دراوسێ و ناوچەکەش یەدەگی سەلمێنراو لە کێڵگەکاندا ینی کۆمەڵی کێڵگەی گرنگکەن لە هەرێمی کوردستان لەوانە بنەباوێ کە 4.9 تریلیۆن پێ سێجایە کۆرمۆرە کە 4.4 تریلیۆن پێ سێجایە خۆرماڵە بە هەمان شێوە 3.6 تریلیۆن پێ سێجا و چەمچەماڵیش 3.4 تریلیۆن ئەنی ئەمە ناوچەیەکی دەوڵەمەندە لە گازی سروشتی کۆمەڵێک دەتوان بڵم کێڵگەی تریش هەن لەوانە کوردەمیر کە ئێستا وەبەرهێنانی تێدا دەکرێت 2.3 تریلیۆن پێ سێجا شێخان 1.3 تریلیۆن پێ سێجایە تۆپخانە 2.2 تریلیۆن پێ سێجا میران 8 تریلیۆن پێ سێجایە کە ئەم کێڵگەیان دەتوانم بڵم شوێنێکی سەختە ینی بە ئاسانی وەبەرهێنانی گازی سروشتی تێدا ناکرێت بزانین ئەو کۆمپانیانەی کە لە هەرێمی کوردستان وەبەرهێنانیان کردووە کۆمپانیای کار بووە داناغاز بووە گەنەڵ ئێنەرژی بووە هیلال بووە کۆمەڵە کۆمپانیای تریشان لەوانە ئۆتۆ ئیمڤی وێسترۆن زاگرۆزە HKN کامانە لە هەرێمی کوردستان وەبەرهێنانیان کردوون سوودەکانی گازی سروشتی لە هەرێمی کوردستان ئێمە ناوچەیەکی دەوڵەمەندین لە هەرێمی کوردستانە ئەم گرێبەستە بە تەواوەتی بۆ هەرێمی کوردستان سوودێکی زۆری هەیە لەوانە بەرهەمێنانی کارەبا ینی هاوشان لەگەڵ پرۆژەی ڕووناکی ئەما دەبێتە چۆنڵی دڵنیایەکی تەواو کە کارەبای 24 کاتژمێری بۆ هەرێمی کوردستان و بگرە بۆ عێراقی چونکە ئەمە لێدوانی سەرۆکوەزیران بوو کە ئێمە ئامانجمانە نەک بۆ هەرێمی کوردستان بەڵکو بۆ عێراقیش کارەبای 24 کاتژمێریدا پڕکردنەوەی پێداویستی ماڵان ینی لە گازی سروشتی ئەم بۆریە چۆن ڕابکێشێ چونکە ئێستا لە زۆربەی وڵاتان ئەمە پەیڕەو دەکرێت لە هەمان کاتدا
کارپێکردنی ئۆتۆمبیل بە گازی سروشتی کامە دەتوانم بڵێم بۆ هەرێمی کوردستان لە چەند لایەکەوە سوودی لێوەرگێ. بابەتێکی تر لەوانە پیشەسازی پترۆکیماییە کە بە پیشەسازی قورسەکان ناوزەندە دەکرێت کە دەتوانێت کۆمەڵێ پیشەسازی زۆر لەم بوارەدا ئەنجام بدرێت چونکە حکومەت و کابینەی نوێم بە تەواوەتی گرنگی داوە بەکەرت و سێکتەری پیشەسازی و هەروەها زۆرترین وەبەرهێنانیش تا ئێستا هەر لە کەرتی پیشەسازیدا ئەنجام دراوە. بە شێوەیەکی گشتی ئەمە ئەو گرنگی و یادەگە بوو کە لەسەر گازی سروشتی هەبوو لە هەرێمی کوردستاندا. لە دوای ساڵی 2007ەوە هەرێمی کوردستان لە ڕێگای یاسای نەوت و گاز ئاسانکاری زۆری بۆ کۆمپانیا بیانیەکان کردووە بۆ ئەوەی بێن و وەبەرهێنان لە کەرتی نەوت و گازی هەرێمی کوردستان بکەن. هۆکاری ڕاکێشانی کۆمپانیەکان بۆ هەرێمی کوردستان بۆ ئەوە دەگەڕێتەوە بۆ بوونی سامانێکی زۆری نەوت بە گرافیک باز لە خواستی جیهان بۆ نەوت و پێگەی هەرێمی کوردستان لە بازاری نەوتی جیهان دەکەین. هەرێمی کوردستان لەسەر نەخشەی وزەی جیهان پێگەیەکی تایبەتی هەیە بە جۆرێک ئێستا لەسەر ئاستی جیهان بەرهەمێنانی نەوت زیاترە لە 104 ملیۆن و 400 هزار بەرمیل نەوتی ڕۆژانە و خواستی جیهانیش بۆ نەوت 104 ملیۆن و 100 هزار بەرمیل نەوتە و ساڵانەش بە بڕی 740 هزار بەرمیل نەوت خواست لەسەر نەوت زیاد دەکات لەسەر ئاستی جیهان. بەر لە ڕاگیرانی هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان بۆ بازاڕەکانی جیهان ڕۆژانە 450 هزار بەرمیل نەوت هەناردەی بازاڕەکانی جیهان دەکرا و ڕێژەی 0.5 پێداویستی جیهان بەنەوە دابین دەکرا. یەدەگی نەوتی هەرێمی کوردستان بە 45 ملیار بەرمیل نەوت دەخەملێنرێت و لەسەر ئاستی جیهان لە ڕیزبەندی دەیەم دێت لە ڕووی یەدەگی نەوتەوە. نەوتی بەرهەمهێنراوی هەرێمی کوردستانیش لە ڕێگای بۆری نەوتی عێراق تورکیا هەناردەی بەندەری جەیهان دەکرا و لەوێشەوە بۆ بازاڕەکانی جیهان. لە هەرێمی کوردستان ژمارەیەکی زۆر کۆمپانیای ناوخۆیی و بیانی لە کەرتی نەوت کار دەکەن. دیارترین کۆمپانیا نەوتیان نێودەوڵەتیەکان کە لە هەرێمی کوردستان کار دەکەن بریتین لە DNO، گەنەڵ ئینەرجی و گەڵف کیستۆن و HKN ئینەرجی و هەند ئۆیل و MOL وێسترۆن زاگرۆز و شامەران پیترۆلیمە. کۆمپانیەکانیش لە چوارچێوەی کۆمەڵەی پیشەسازی نەوتی کوردستان ئەپیکۆر کار دەکەن. سەرەڕای کارکردنی کۆمپانیا نەوتەکان بەڵام هەناردەی نەوتی هەرێمی کوردستان لە 25 ئاداری ساڵی 2023ەوە ڕاگیراوە بەهۆی ئەم ڕاگرتنەشەوە زیاتر لە 30.4 ملیار دۆلار زیانی ئابووری بەر هەرێمی کوردستان و عێراق کەوتووە. لە کۆتایی ئەم بەرنمەیەدا گەیشتینە ئەو دەرئەنجامەی کە ئەو گرێبەستە یاساییە گرنگەی ئەنجام دراوە لە ئایندەدا سوودێکی تەواوەتی بۆ هەرێمی کوردستان نەک تەنها لە بواری بەرهەمێنانی کارەبا بەڵکو لە بواری وزە و جۆرێک لە دڵنیاییش دەبێت لەسەر و هەمووشەوە پاڵپشتەکانی ئەمریکا و پاراستنی سەقامگیری هەرێمی کوردستان لە هەموو بوارەکاندا جێبەجێ دەکرێت و هەرێمی کوردستانیش لە ڕووی ئابووری و پیشەسازی و تەواوی سێکتەرەکانەوە گەشەسەنێکی تەواوەتی بەخۆیەوە دەبینێت.